سەلام قوتابیانی خۆشەویست، بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لەوانەی ئەمڕۆ باسی 15 ڕێنمایی گرنگەکەین بۆ بەشی لیسنینگ لە تاقیکردنەوەی ئایلتس. ئەمڕۆ وانەی سێیەمە لە زنجیرەوانەکانی خۆئامادەکردن بۆ تاقیکردنەوەی ئایلتس. پێشەوەی دەست پێ بکەم ئەمێ شتێک بڵێم بۆ ئەو کەسانەی کە هێشتا ئامادە نین بۆ تاقیکردنەوەی ئایلتس و پێویستیان بەڕاهێنانی زیاترە بۆی بتوانن توانای گوێبیستنیان لە گفتوگۆی زمانی ئینگلیزی باشتر بکەن. چەند ڕێگایەک هەیە ئەتوانی بەهۆیانەوە ڕاهێنان بکەین. یەکەم، پۆدکاست. ئەگەر ڕۆژانە بتوانی ماوەی 30 خولەک بۆ کاتژمێرێک گوێ لە پۆدکاستی زمانی ئینگلیزی بگری، هەر بابەتێک بێ، ئەوە بەدڵنیایی و زۆر سوودیە بێت بۆ تێگەشتنت لە گفتوگۆی زمانی ئینگلیزی. دووەم، ئۆدیۆ بوکس. ئێستا لە یوتیوب ئەگەر بگەڕێی چەندەها کتێب هەیە بە شێوەی ئۆدیۆ بوک، یعنی بە شێوەی کتێبی دەنگی، ئەتوانی ڕۆژانە گوێی لێ بگری. وە کەناڵی BBC Learning English چەندەها ڤیدیۆی جۆراوجۆر پۆستەکە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت توانای گوێبیستنیان لە زمانی ئینگلیزی باشتر بکەن، یعنی listening skilلیان باشتر بکەن. و ئەو کەسانەی ئامادەن بۆ تاقیکردنەوەی ئایلتس با ئێمە دەست پێ بکەین. لەوانەی ئەمڕۆ باسی 15 ڕێنمایی گرنگەکەین. یەکەم، بیرت نەچێت سەیری داواکاری پرسیارەکە بکەیت. زۆر گرنگە بزانی پرسیار داوای چی لە تۆکە، کە بۆ نمونە پرسیارەکە لەسەرەوەی پرسیارەکە نووسراوە write no more than 3 words، واتە وەڵامەکەت نابێت لە 3 و 6 زیاتر بێ. ئەگەر لە 3 و 6 زیاتر بوو ئەوە هەڵەیە. یاخود کە پێت هەڵێ no more than 2 words and or a number، واتە وەڵامی پرسیارەکەت ئەکرێ ژمارەی تێبێ لەگەڵ 2 وشە یاخود 1 وشە و ژمارەیەک یان ژمارەیەک بەتەنێ. دووەم، ئەگەر سپێلینگت هەڵە بێ نمرە وەرناگری. تا پێتانەکرێ ڕاهێنان بکەن لەسەر سپێلینگ، لەبەرەوەی ئەگەر 1 وشە 1 پیتی بە هەڵە بنووسی ئەو پرسیارە هەڵەیە، یعنی نمرەی ئەو پرسیارەت لێ هەڵەوە. بۆیە ئاگاداری ئەو شانە بن، بە تایبەتی ئەو شانەی کە پیتی ئی و ئای لەگەڵە، بۆ نمونە view، believe، receive، deceive. ئەم وشانە لە هەندێکیان ئایەکە لە پێش ئیەکەی، لە هەندێکی تریان ئیەکە لە پێش ئایەکەی، بۆیە ئاگاداری ئەو جۆرە وشانە بن. سێیەم، جوان گوێ بگرە ئەگەر وەڵامەکەت بە تاکە یان بە کۆ. ئەگەر وەڵامەکەت فۆتۆ بێت تۆ بنووسی فۆتۆز، یان بە کۆ بێت تۆ بە تاک بینووسی لەسەر دەفتەرەکەت، و بە دڵنیاییەوە هەڵەیە. بۆیە ئاگاداری ئەو خاڵە بن. چوارەم، ڕستەی پێش بۆشایەکە بخوێنەرەوە بۆ ئەوی بتوانی پێشبینی وەڵامەکەت بکەی ئەگەر ناونە ئەدجەکتیڤ یان ئەدڤەربە. لەو چەند چرکی کە ئەداتێن زۆر بەخێرا چاوێک بە پرسیارەکان بخشێنە بۆ ئەوی پێشبینی بکەیت تۆ وەڵامەکەت چییە. ئەگەر ڕستەیەکی بەم جۆرەت هەبوو لە یەکێک لە پرسیارەکان، نووسرابوو they had 3، لەم حاڵەتە تۆ ئەزانی وەڵامەکەت ئەگەری هەیە ناون بێت یان ئەگەری هەیە ئەدجەکتیڤ بێت، بەڵام ناکرێت ڤێرب بێت. یان ئەگەر ئەن لە پێش بۆشایەکە هەبوو، ئەوە بە دڵنیاییەوە وەڵامەکەت وشەیەکە کە پیتی یەکەمی ڤاوڵە، بە ڤاوڵ دەست پێیەکە. ئەگەر یەکێک لە پرسیارەکانت she was wearing a dress، ئەو کاتە لێرە تۆ زانی کە بێ ئەدجەکتیڤ دانی لە بۆشایەکەت. پێنجەم، زۆر ئاگاداری گۆڕانکاری لە ناکاو بە بۆ وەڵامەکان. زۆر جار کەسێک قساکەر کە هێدفۆنەکەت لە گوێوەگوێگری وەڵامێکت ئەیاتێ، بەڵام لە چەند چرکەیەک وەڵامەکە ئەگۆڕێ، بۆیە بەس لەبەرەوەی گوێت لە وەڵامەکە بوو یەکسەر مەینووسە. ئەگەری هەیە گۆڕانکاری بەسەرا بێت، ئەوە دوایی کە نمونە لەسەر ئەو جۆرە پرسیارانە شیکارەکەین تێگەن مەبەستم چییە. شەشەم، وەڵامەکان دەکرێن لە دوای یەکەوە بێت، یاخود وەڵامی داهاتوو دوای چەند چرکەیەک بێت. زۆر گرنگە بزانی هەندێک جار لە لیسنینگ کە تۆ خۆت ئامادە کردووە چاوەڕێی گفتوگۆی نێوان دوو کەسەکەی دەست پێ بکە، وەڵامی پرسیارەکان بیتەوە، بەڵام لە ڕستەیەک ئەکرەیەکی لە قسەکەرەکان لە ڕستەیەک وەڵامی دوو پرسیار بیاتۆ تۆ ئەوەنە بە پەلە بیڵێت و ئاگات لێ نەبێ یان بیرت چێ. بۆیە ئاگادار بە هەموو وەڵامێک ناوبڕیتیانە. ئەکرێت بە دوای یەکەوە بێت. حوتم،
ئاگاداری ئەوە بە کە هەموو وەڵامێک بەڕاستەوخۆ گوێت لێ نابێت. تاقیکردنەوەی ئایلس یانی پارافریز. چاوەڕێ مەکە وەڵامەکانت زۆر بە ئاسانی و بەڕاستەوخۆی بەس گوێت لێبێ کەسی قسەکە دەکە باسی یەکات و یەکسەر بینووسی. وەڵامی هەر پرسیارێک بە شێوەی پارافریز. بۆ نمونە لەوانەیە بابەتەکە باسی کتێبخانە بێت، نووسراوە The library was built in dash بۆ شایی. تۆ چاوەڕێ مەکە لە هێدفۆنەکە گوێت لێبێ The library was built in 2000. ئەوە بە ئاسانی بۆت نایەتەوە بە دڵنیاییەوە کە کەسەکە باسی constructed ئەکا وشەی constructed بەکارەهێنێ ئەو کاتە تۆ بێ بزانی کەەوە مەبەستیەوەیە بڵێ built. باشە؟ زۆربەی وەڵامەکان بە ناڕاستەوخۆ گوێت لێبێ. هەشتەم، هەڵ بدە مێشکت نەڕات. زۆر جار لە تاقیکردنەوەی ئایلس من خۆم بەسەرم هاتووە مێشکت ئەڕوا لەو خولەکە کە دوو کەس قساکەن هەندێک جار ئاگات لێ نامێنێ مێشکت خاڵت ئەڕوا بۆ شوێنێکی تر تا ئەگەڕیتەوە چەند پرسیارێک ڕۆشتووە وەڵامی چەند پرسیارێکت لێ ڕۆشتەوە بۆی ئاگادار بە stay focused. باشە؟ نۆیەم، ئەگەر وەڵامی پرسیارەکەت نەزانی هەڵ بدە بە خەمڵاندن وەڵامێک بنووسی. تکایە هیچ پرسیارێک بە بەتاڵی بەجێمەهێڵە. یعنی چی بە خەمڵاندن؟ یعنی guess the answer. شتێک گوێت لێبوو بێ لە کاتێک قسەکردن چەند وشەیەکت گوێ لێ بووە بەڵام دڵنیا نیت وەڵامەکە یان وەڵامەکە نییە، باشتر وایە بینووسی لەوەی کە پرسیارەکە بە بەتاڵی بەجێبێری. Always guess the answer. دەیەم، لە دوای وەڵامدانەوەی هەر بەشێک کاتێکی کورتت هەیە تا بزانی لە پرسیاری چەندەمی. بۆ نمونە سێ پرسیارت وەڵامیایەوە، چوار پرسیارت وەڵامیایەوە، دوای ئەوە گوێت لێبێ لە هێدفۆنەکە پێتەڵێ Now you have some time to look at questions 20 to 26 یان 10 to 15. ئەو کاتە ئەزانی تۆ لە پرسیاری چەندەمی. ئەو چەند چرکی ئەداتێ تکایە مەگەڕێرەوە سەر ئەو پرسیارانی کە وەڵامت یاوەتەوە بۆی هەڵبی وەڵامە ڕاستەکە هەڵبژێری یاخود هەڵبی وەڵامێک کە پێشتر یاوتەتەوەی پرسیارێک ڕاستی کەیتەوە یان چاکی کەیتەوە. هەرچیەکت وەڵامیایەوە وازی لێبێنە. ئەو چەند چرکەی ئەداتێ سەیری پرسیارەکانی داهاتوو بکە. مەگەڕێرەوە پرسیارەکانی پێشوو. باشە؟ 11 هەردەم هەڵدە بە جوانی سەیری پرسیارەکان بکەیت و بزانی پرسیارەکان لەکوێن. زۆر جار هەیە تەیبڵێک هاتۆتە پێشت هێشتا نازانی پرسیارەکان لەکوێن، نازانی داواکراوەکە چی. 12 ئاگاداری ژمارەی دووبارە بە. چۆنیەتی خوێندنەوەی ژمارەکان. بۆ نمونە گەر کەسێک قسەکرد لە جیاتی بڵێ 889 ژمارەیەک بخوێنێتەوە لەوانەیە بڵێ 889. هەر کاتێکەوتی 88 یعنی مەبەستی وێ دووجار هەشت، دووجار ژمارە هەشت. یان لە جیاتی بڵێ 999 پێتەڵێ 999 یعنی سێ جار 9. ئەو کاتە ئەبێ سێ جار ژمارە نۆ بنووسی. و زۆر جاریش لە تاقیکردنەوەی ئایلس لە جیاتی بڵێ 0 وشەی 0 بەکار نایەنێ بۆ ژمارە 0 ئەڵێ O2 O23 O5. ئەم خاڵانە شتی بچووکن بەڵام هەر گرنگە ئاگاداریان بی. 13 هەندێک جار خوێندنەوەی کاتژمێر بەم جۆرەیە. ئەم سیستەمە ئەگەر بتانەوێ شارەزای بن هەر لە گۆگڵ سێرچی بۆ بکەن لە جیاتی پێت بڵێ The time is now 10:30 پێتەڵێ 10:30 یاخود 11:45 شتێکی لەم بابەتە. 14 ئەتوانی لۆرکیس یان ئەپەرکیس بەکاربێنی لە کاتی نووسینی وەڵامەکانت، بەڵام ئەگەر لۆرکیست بەکارهێنا ئەبێ ئاگاداری ئەو شانە بیت کە پیتی یەکەمیان ئەبێتە کەپیتەڵ. بۆ نمونە ئەگەر ناوی کەسێک بۆ وەڵامی پرسیارەکە تۆ ناوەکەی وشەی یەکەمیت بە سمۆڵ نووسی، ئەگەر ڕاستی شت نووسی بێ هەر هەڵەیە و هەر نمرەت لێشکێ. بۆیە ئاگاداری کەپیتەڵ بن، ئاگادار بن چ ناوێک چ وشەیەک ئەگە بە ئینگلیزی بینووسی سەرەتاکەی بێتە کەپیتەڵ. و ئەگەر ئەپەرکیست بەکارهێنا یعنی هەموو وشەکەت بە کەپیتەڵ نووسی، ئەوە ئەبێ لە هەر لە پرسیاری یەکەمەوە هەتا پرسیاری 40 هەموو وەڵامەکان بە کەپیتەڵ بینووسی. ئەو کاتە نمرەت لێ ناشکێ، بەڵام نابێ وەڵامی دوو پرسیار بە سمۆڵ بینووسی بە لۆرکیس بینووسی وەڵامی سێ پرسیاری تر بە ئەپەرکیس بینووسی.
15 بیرت نەچێت هەر ڕیکۆردێک گوێت لێ ئەبێ یەک جارە بۆ دووبارە ناکرێتەوە، یعنی هەر وەڵامی هەر پرسیارێک تەنها یەک جار گوێت لێ ئەبێ. ئاگادار بە لەوانەیە زۆر کەس لی تێکچێ وابزانێت کە گوێت لە ڕیکۆردەرەکە بێت جاوە بۆ دووبارە ئەکرێتەوە، بۆ دووبارە ناکرێتەوە بە هیچ جۆرێک. اینجا ئێستا کە تۆ پێشەکیەکی سەرەتاییت لەسەر بەشی لیسنینگ لە تاقیکردنەوەی ئایلتس وەرگرتووە، ئەوەی لەسەر تۆ پێویستە بیکەی چییە؟ دەستپێی بەڕاهێنان، دەستپێی بە پرسیار شیکارکردن. لینکی چەند کەناڵێکتان بۆ دائەنێم لەژێر ئەم ڤیدیۆیە، ئەتوانن سێری ئەو کەناڵانە بکەن کە نمونەی زۆری تیا شیکار کراوە و پرسیاری ئایلتسە، بەشی لیسنینگ، هەموو وەڵامەکانیشی نووسراوە. ئەتوانن ڕاهێنان لەسەر ئەو ڤیدیۆیانە بکەن. و لە ڤیدیۆکانی داهاتووی من لەوانەی چوارەم دەستەکەین بەڕاهێنن. ئەگەر هەر پرسیارێکت هەبوو لەسەر بەشی لیسنینگ لە خوارەوەی ئەم ڤیدیۆ بۆم بنووسە و هەتا ڤیدیۆیەکی تر و وانەیەکی تر لەسەر ئایلتس منە بێ بڕۆم. خواتان لەگەڵ. بۆستن هاتمەوە. سەبسکرایبی کەناڵەکەم بکەن بیرتان نەچێت. خواتان لەگەڵ.